مهمان ما یکم دکتر جوتیار عادل پیفدار حکومت هرما کردستان. دکتر تو گلک بخیر بی اگر هم دست بکن جه وجوینا دهی یا تنبرا فرمانگاه پیوندین دوین حکومت هرما کردستان بسروکات یا سفین دزی و دگل نونرو کنسولن ین بیانیل هرما کردستان. اگر تو چند تیشکا برده سروی کمبونیم گشت نچره کفتن و چه بو گوت آوانا چه بو هوا گوت؟ بەڵێ سپاس بۆ میوانداری بەهانی باش لە ئێوەی بەڕێز و بینەرانی کوردستان سوار باش زۆر سپاس. بێگومان لە سەرەتای ئەم کابینەیە ئێمە بەردەوام بەلای ئێمەوە گرنگ بوو کە پامەکانی حکوومەت بە شێوەیەکی فەرمی و سەبارەت بەو پێشهاتە سیاسیانە بە دۆستەکانی هەرێمی کوردستان ڕابگەینین دوێنێ و لەسەر پێشنیاری بەڕێز سەرۆکی حکوومەت فەرمانگەی پەیوەندی دەرەوە بە ئامادەبوونی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و هەروەها وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان قسە و باس لەسەر ئەو پێشهاتە سیاسیانە کران و تایبەت لەم ساڵەیە کە ئێمە گەشتین بە ئیتیفاق لەگەڵ حکوومەتی عێراقی وردەکاری ئیتیفاقەکە خرایە ڕوو و لە هەمان کاتیشدا ڕوئیای حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بەو پێشهاتە سیاسیە خرایە ڕوو و لە هەمان کاتیشدا ئەو پێشنیارانە یان ئەم ڕوئیای حکوومەت لە ئایندەدا کە پێویستە پشتی پێ ببەستێت ئەمەشی کرایەوە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ڕامانگەیان کە پابەندی ئەو ڕێککەوتنەی کە لەگەڵ حکوومەتی بەڕێز سوودانی ئەنجام دراوە و لە هەمان کاتیشدا پابەندی ئەو وەرەقە سیاسیین کە لە پەرلەمانی عێراق ڕێجی لەسەردرا و ئەمەش هەمووی دەچێتە چوارچێوەی ئەو تەفاهومە و تێگەشتنی کە لە نێوان هەردوو حکوومەتە دروست بووە کە بێگومان ئەمەش لە چوارچێوەی دەستورە و لە سونگەی بەرژەوەندی هەردوو لایە کە ئەم ئیتیفاقە بە ئارەزووی هەردوو لاش ئیمزا کراوە نەک بڵێ ئیتیفاقێک بێ سەپێنراوە لەسەر لایەک یان بۆ قازانجی لایەکە لە بەرامبەر لە دژی لایەکێکی ترە بڵعکس ئەمە لە قازانجی هەردوو لا بۆ قازانجی هەردوو حکوومەت بوو بۆیە بە ئیرادەیەکی ئازادانە هەردوو حکوومەت ئیمزایان کردووە و قەناعەتیشیان هەبووە بە وردەکاری ئەم ئیتیفاقە خۆشبەختانە نوێنەرانی حکوومەت و وڵاتانی بیانی و دۆستەکانی هەرێمی کوردستانە لە کۆبوونەوەکەیە پاڵپشتی هەردوو حکوومەتیان کرد بۆ ئەوەی پابەندی ڕێککەوتنەکە بن و هەروەها پاڵپشتی جێبەجێکردنی دەستوریان کرد وەکو خۆی و ئەو مادە و بڕگانێک کە لە دەستورە هەیە پێویستە ڕێزی لێبگیرێت بۆیە ئەمە بۆ ئێمە بە شێوەیەکی گشتی گرنگ بوو بۆ دۆستەکانی ئێمە ئەم بابەتە شی بکەینەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ. باشە ئەوە وەک نەرینە حکوومەتە هەرێما کوردستانە وەک ئەوان کنسڵ و نوێرن وان وڵاتە سەر وان گۆڕانکاری لەسەر پرۆژە یاسایە بۆ جا گشتی و تایبەتە گرێدای شایستەیان هەرێما کوردستانە بۆ چۆن ئەوان چ بوو هەلویستەوان چ بوو سەر وان گۆڕانکاریە؟ بە شێوەیەکی ڕاستە و خۆ باسی ئەم بابەتیان نەکرد ئێمە بانگهێشتمان کردن بۆ ئەوەی ڕۆیای حکوومەتی هەرێمی کوردستانیان پێ ڕابگەینین و وردەکاریەکانی ئەو دانوستاندانە لە نێوان هەردوو لە باز بکرێت بەڵام پشتیوانیان لە ڕێککەوتنەکەیان کرد پشتیوانیان لە دەستور کرد وەکو بنەمایەک بۆ چارەسەرکردنی کێشە گرفتەکە لە نێوان هەردوو حکوومەت ئەمە خۆی طبیعەتی ئەنی دوبلوماسیەتە کە پێویستە ینی سەرچاوەیەک و بنەمایەک هەبێ بۆ ئەوەی هەر لایەک گفتوگۆ هەر لایەک گرفتی هەبێت ململانە هەبێت پێویستە جیهاتێک و پێویستە مەرجعەک هەبێ بۆ ئەوەی ئەم گرفتانە چارەسەر بکەن بۆیە بۆ ئێمە ینی سەرکەوتنێکە کە هەموو کۆمەڵگای نێودەوڵەتی و وڵاتانی دۆستی هەرێمی کوردستان و عێراقیش پێگیری لەسەر جێبەجێکردنی دەستور بکرێت ئێمەش لەو بڕوایەداین کەەوە تاکە ڕێگا بۆ چارەسەرکردنی گرفتەکان دەستورە و پەیڕەوکردنی بنامەکانی دەستور و پرینسیپەکانی دەستورە کە بابەتی فدرالیە بابەتی چارەسەرکردنی کۆمەڵێک لەو گرفتانن کە لە نێوان هەردوو لا هەیە بۆ ئێمە ئەوەی ئێمە مەبەستمان بوو بەدی هات کە گەیاندنی پامی حکوومەتە و خۆشبەختانە ئەمە جێگای خۆی گرتووە. بەڵێ دکتۆر ئەگەرم بەحسی وان جوینان بکەین یەن و هەپەیمانیا
بريفا برنا دولتك وبتشانتروج أو جمجيلن كو جفينا دكان سر وان برجها وان مادين كو سيزدا وشادا دي بروجا سيا بوجي يجشتيه عراقي أفريقيا كفتنا كو سرچه كو جهشنا ركفتنا كي وشنوان شابوا طبعا بيشتري ما ركوتنيك مان هي او ركوتنيك لنيوان هردو حكومتها انجام درا بيقومان وكو باسم كرت اما بإرادي وويستي هردو لابوا هيج بابتك سبين نندراوا يعني لسر هيج لانك بأرزو بحزي هردو لابوا ام اتفاقا بوشي ويبي بويا التزام كردن بو اتفاقا امرو بويتا بابتك اركا لسر هردولا التزام بو اتفاقا بكري فداخوا او بيش هاتا السياسي لجني دارایی انجمنی نونرانی عراق انجام دراوە پێچەوانەی دەستورە و پێچەوانەی ئەو ئیتیفاقەیە کە لە نێوان هەردوولا کراوە بێگومان ئێمە دیسانەوە تەئکید لەسەر ئەو اتفاقە دەکەین و ئەمە ئەو اتفاقە دەستکەوتێکی گرنگە بۆ هەردوولا و لەو بڕوایەداین ینی ببێتە هەوێنێک و بنەمایەک بۆ جێبەجێکردنی و چارەسەرکردنی ئەم گرفتارە لە نێوان هەردوولا هەیە لە ئەنجامدا ئەم اتفاقا کە ئەبێتە بنەمایەک بۆ یاسای بودجەی عێراقی کە بەداخەوە کە هەندێک گۆڕانکاری کراون بە پێچەوانەوە ئیتیفاقەیە ئێمە لەو بڕوایە دەروەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە یاسای بودجە تعبیر لە ئیرادەی هەموو گەلی عێراق بکات لەو بڕوایەداین کە دەبێ بودجەی عێراق ئەبێ دیسانەوە ئیستحقاقات و حقوق و واجباتی هەردوو لە دەستیشان بکات بە پێی دەستور و ئەو اتفاقش ناوڕۆکەکەی هەر تعبیر لەم التزامات و واجبات و حقوقی هەرێمی کوردستان و باقی و عێراق دەکات بۆیە بەداخەوە بە سیاسەتکردنی ئەم بابەتە یان بەلا ڕێدابردننی ئەم بابەتە لە قازانجی هیچ لایەنێک نییە لە قازانجی نە عێراقا نە هەرێمی کوردستانە و بەداخەوە هەر کاتێک کە گەشێکی ئەرێنی هەر کاتێک کە پەیوەندیەکانە لە نێوان هەرێم و بەغدا باشە بێ بەداخەوەی تر لایەنێک هەن یان گروپێک هەن یانەوێ ئەو گەشە ئەرێنیە لە نێوان هەردوولا تێک بدرێت بەڵام ئەگەر ئیرادەیەکی بەهێز هەبێ و بتوانن هەردوولا و بەستم هەردوو حکوومەت سوور بوون و کوڕ بن لەسەر ئەم کەشە ئەرێنیە کە هەیە سەورەکە بتوانن ئەم گرفتانش تێپەڕێنن و پێویستە هێز و لانە سیاسەکانش هاوکاری هەردوو حکوومەت بن چونکە ئەم اتفاقێکی کەسی نییە شخصی نییە ئەمە اتفاقی دوو حکوومەتە و ئەو حکوومەتانەش تعبیر لە هێز و لانە سیاسیەکانەکەن چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان پێویستە خودی ئەو لانە سیاسیانە کە تعبیر لەو حکوومەتەکەی خۆیانەکەن ڕێز لە ئیرادەی خۆیان و ڕێز لە بڕیارەکەی خۆیان گرن. باشە دکتۆر سەر هێز و لایەنن سیاسی تحالف إدارة الدولة العراقية هالبيمانية إدارة الدولة العراقية وأوجي بشكل سركي أوجي حكومات بكينا بتشانتوجا مجيلي شانت كومبونا دوهيجي كومبوناوية دوماهيكي بول سيرفي بابتي ديف بيزانين يكل بردست جهشنا ركفنا كل دور وان هردو بابتاين مادين جريداي هرما كردستاني وان قران كاريا پێشتر وەکو باسم کرد ئێمە ئیتیفاقمان هەیە ئەو ئیتیفاقا یان هەر ئیتیفاقێک هەر ڕێکەوتنێک لە نێوان ئەو هێزولانە سیاسیانە ئەبێت تعبیر لەو ئیتیفاقە سیاسە و وەرەقەی سیاسیەکە بکات هەندێک احتیمالە وردەکاری هەبن ینی گۆڕانکاریشە بەسەرابێ بەڵام نابێ بە پێچەوانەی ئەو پرینسیپە و ئەو بڕگانەی کە لە ئیتیفاقەکەیە هاتووە کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی ئیمزا کراوە و ئەو اتفاقانە و هەروە ئەو وەرەقە سیاسیە تعبیر لە ئیرادەی هێزولانە سیاسەکانی عێراق کرد ئەگەر مەسەلەیەک پەیوەست بێ بە پاشگەزبوونەوە لە بابەتێکە باشە دکتۆر لەها ئەو ڕێکەوتنە هاتیە پێشیلکردن هەڵبەتێکی ترە بابەتێکە و پێشهاتێکی ترە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە سووری لەسەر
سیاستمان لەسەر هەڵوێستمان سەبارەت بە ئەو اتفاقە سیاسی کە هەیە و سووری لەسەر جێبەجێکردنەوە اتفاقە وەکو باسی شکرد ئەم اتفاقە بە ئیرادەیەکی ئازادانە ئەنجامدراوە و ئیمزا کراوە هیچ لایەنێک ینی بەناچاری ئیمزای ئەم اتفاقی نەکردووە بەڵکو بە ئیرادەی هەردوو لە اتفاقەکە کراوە ئیمزا کراوە وەکو حکوومەت تأکید لەسەر ئەم اتفاقاکەی تأکید لەسەر ئەو پرینسیپانەکەین کە لە سەرەتای پێکهێنانی حکوومەتی بەڕێ سوودانی کە اتفاقمان لەسەر کردووە عێراق لە 4 ساڵی داهاتوو هین پەیوەندیەکە یعنی گەل بەردەوامن و هەلویستاوی چییە ڕازیە چ هەلویستوە بگرێتن دڕۆژن بهێتدا کە شخص سوودانی بەڕێز سوودانی لەگەڵ ئەوەدایە کە اتفاقەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئیرادەیەک و ویستێکی ڕاستە و خۆی هەیە و بەهێزی هەیە کە لەگەڵ هەرێمی کوردستان اتفاق کراوە ئەبێ اتفاقە جێبەجێ بکرێ باشە ئەمە بچین سەر بابەتێکی تر هەریەکوان گۆڕانکاریە وەکو دێتە گوتن و سەرەدەریە حکوومەتە بەغداد گەل پارێزگەیان هەرێما کوردستانە في حال کو خلافك عن بوچونك نبرا چه پارێزگەیان هەرێما کوردستان گەل حکوومەتە هەرێما کوردستانن ئەو پارێزگە شێتن و مافوەیە یەکسەر بێ حکوومەتە هەرێما کوردستانی سەرەدەریە عن معاملات گەل حکوومەتە بەغدا بکەتن دوور vê نقطەی دوێ خاڵێ چ گو هاتن سەر هاتیە kirin ئەوە یەک لە هەموارکردنەکان بوون یەک لە پێشنیارەکان بوون کە گروپێک لە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشنیاری کردووە ئەمە پێچەوانەی دەستورە و دیژی ئەو مادە دەستوریانن کە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان وەکو دەسەڵاتێکی شەرعی ناساندووە بەداخەوە ئەمە لاوازکردنی قاوارەی هەرێمی کوردستانە کە ئەمە بێ شێوەیە قبولکراو نییە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان ئەو جۆرە بڕگەیە ئێمە لەگەڵ ئەوەی کە هەرچی بکرێ و هەرچی باشە بۆ زامنکردنی استحقاقاتی دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستان و زامنکردنی ئەو استحقاقاتە داراییانن ئێمە وەکو حکوومەت هەرچیەک هەبێ لە چوارچەوەی دەسوود پشتیوانیەکەی بەڵام میمە دڵنیان کە خەڵکی هەرێمی کوردستان بابەتی قوارەی هەرێمی کوردستان کە ئەولەویەتێکە ئەبێ سەر و هەموو شتێک بێ و بێگوبار حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە دانوستناتنەکان پێشم خۆشە ئەمە لێرە باسی کەم مەسەلەی قەرەبووکردنەوەی ئەو هەموو موچەی کە پێشتر حکوومەتی عێراق ڕێی ناردووە بودجەی بڕیوە بەردەوام لە هەموو پرۆژەکانی یاسای بودجەی عێراق جێگیر کراوە لە مادەی 13 کە باس لە گەڕاندنەوەی هەموو ئەو استحقاقاتە دارایانەی کە لەسەر عێراق هەیە کە بەشێکی مەسەلەی پاشەکەوتی موچەیە لە هەموو پرۆژەیەک تەثبیت کراوە و داوای ئێمە ئەوە بووە کە هەمووی بەسەر یەکەوە بگەڕێنرێتەوە بۆ فەرمانبەرە نەک بکرێتە ساڵانە و ڕێژەیەکی دیاریکراوی بۆ دابدرێت کە بەداخەوە بە شێوەیەکی تر ئەمە تەرویج کراوە بەڵام حکوومەتی هەرێم داوای ئەوەی کردووە کە ئەو شاندەی کە بەردەوام لە بەغداد دانوستانی کردووە لە مادەی 13 بە ڕاستەوخۆ داوای کردو کە هەموو ئەو پارانە یان ئەم استحقاقاتە دارایانەی کە لەسەر حکوومەتی عێراق هەیە بگەڕێنرێتەوە بە یەک جارێکی نەک بکرێتە قستیان ساڵانە ڕێژەیەکی بۆ دابنرێت بەداخەوە ئەمەش شتێکی ترە کە بەکان هێنراوە بۆ هەندێک مزایداتی سیاسی بۆ بەلا ڕێدابردننی ڕایگەشتی بۆ مەکسەبێکی سیاسی باشە ئەزی هەیە سەروێت بابەتی مزایداتیان هەندێکڕاکێشانە دکتۆر هەر سەر بابەتی مزایدەن سیاسی و ڕاکێشانە ڕایگەشتی خاڵە کو پاشکەوتی 10 سەدێ ببورن ئەو خاڵ کو حکوومەتە عێراقی گوتیە دێوان گۆڕانکاریەدام کو ئەو دی 10 سەدێ پاشکەفتی vەگەرین بۆ هەرێما کوردستان ئەنگ بوو فەرمانبەرین هەرێما کوردستانی هین پێشبینیتکەن کو ئەو هەر حکوومەتە کو هەر ئەو بوو سەدەم بۆ جەبری و یەن شایستەن هەرێما کوردستانی برین کو وی پاشکەفتی 10 سەدێ
جارك دي فجر بو فرمانبرين هرما كردستان هر وكو دي قوتنا سروكي حكومت هرما كردستان جدا مسرور بازان دي آماجه بخالداي وشارك طبعا حكومة العراق لسنتاي 2014 حكومة العراق بوجه هرمي كردستاني بالريوة ايما بردوام هول بعد داوا كوا او باشا كوتب قرن ريتوا ايما حكومة هرمي كردستان بأركي خومان دزانين ام باشا كوتب بقن ريتوا بو هبو بوشا خوراني هرمي كردستان يعني اما قربو بكريتوا وحقيقي مشروعي فرمان بران مشخوراني هرمي كردستان وايما بردوام هولي اوام داوا كلهمو قركاني دانستان لقى حكومة العراق داوما كردوا ام نكتنها باشا كوتي فرمان بران بقان ريتوا بلكو قربو كردنوي ام همو قرباني وام لانجام سياستي تشوتي رجيمي بعث يبيشو ديجي خلقي هرمي كردستان وكو خانوادي شهيدان أنفال كراوان أمانا همو بيويستا قربو بكرينا وبشك لما إما الرابورت من آماده كردو بولا سرطاي دز بكاربوري أو كابينيا كأم همو باريا كحقي خلقي هرمي كردستان كدبيد ياسي بوجا أماجي بو بكريتو بقن ردريتو بو خلقي هرمي كردستان إما بردوام أم بابتمان وروجان دوا وتثبيت ما كردو ولا موازنة لما دي سيزدا كبيوستا أو همو باريا كحقي هرمي كردستان حقي فرمان برانا مشخورانا بقن ردتوا بو خلقي هرمي كردستان بويا أبابتا إما چون بلاي كارما كردو ولا سري كهمبوي بسريكا وبقن ردتوا بو خلقي هرمي كردستان لضمن موازنة عراقي دواي تسوية كرديني ل 2014 تا 2022 كأما أماجي بوكرا ولا مادي سيزدا بويا إما وكو حكومة أركي خو معنا أم كارب كين أركي خو معنا كبالودات شون كين وأمش جهتي دياري كراو تحديد كراو بو أم بابتا هرلو ديواني چاودري دارائي همو دوسيا كان دراسته كان وتسويي بو كان وأجر هر باريك للاي حكومة العراق ببي دوكيومنت همو دبي بقرن ريتوا بو هرمي كردستان وأجر هيج باريك لقال للاين حكومتي هرم بي لهمان برابر أودا حكومة هرم مش ملزمة بقرن ريتوا بلام لك كوتايدا إما بردام ولا همو بروجكاني يا سيد بوجا أم بابتا باسكراوا لقوفت باسكراوا وكهموي بسريكوا بدريتوا حكومتي هري بكرسناك بكريتا قصد بله باشا دكتور اگر في حالة ما بيجينكو او جهارتنن يتهاتنا دستنشان كرن وبين جيباجي كرن دي باشا روجي داو بونا ارز واقع او مادا 13 و 14 گريداي هرما كردستانه چارانويسي هرما كردستانه و بونا هرما كردستانه و دستكفتنا و چندين ساله هاتينا يعني وجود دچليت المصيري وهرما كردستاني اما كاريكا بيغومان كاريكي لا دستوري بو واما هلوسمان رونا سبارت بو بابته وهر بابته ك بيشيل كردلي با في خلق هرمي كردستان كان ك لكره دستور اماجي بو كردوا اما بربستي كا بلا كاريغري ناكات كاريغري نابت لسر سياستي هرمي كردستان هلوستي هرمي كردستان اراده خلق هرمي كردستان اما بردواب دبي لسر بدسهناني ما فدستوريا كان وشايسته داريا كان خلق هرمي كردستان وام جوره بابتا راستا جورك تعبير لجروبك كا ل ناو ام لجنيه بلا حكومتي هرب بردوام دبت ل گفتگو بردوام دبت لبديهناني دسكوتكات كأما حقي خوب عن زانين وبيستا هزول عن السياسية كانش بابندي ام برنسيبا ببن بتوانن هال بالبشتي حكومتي هرمي كردستان كان لجبجكريني اتفاق كان لك بربستو لمبر دروس بكن برانبر اتفاقكي هردو حكومات بداخوا بلا بيما بردوام بين وحكومتي هرمي كردستان استاش سوري لسر هلو استخوبان لجبجكري اتفاقك وبيستا خلق هرمي كردستانيش
دڵنیا بن لەوەی ئێمە سازش لەسەر مافە دەستوریەکان و سازش لەسەر استحقاقە داراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان ناکەین. دکتۆر ئەگەرم بێژین و پێش ئەف گۆڕانکاریە ئەف مادەیان هەنێ بچن پەرلەمانی و بتە عەرزی واقع و بێنە پەسەندکردن هیڤیەک هەوە هەیە و هین پێشبینیەتکەن و ئەو گوهارتن جارەکادی بێنە سەر ڕاستڤەکردن وەکو یەن کومبەرێ پێش بگەهنە پەرلەمانی و دەنگ بێتە دانسەر. طبعا ئەگەر ئیرادەیەکی حەقیقی هەبێ ویستێکی ڕاستەقینە هەبێ بۆ جێبەجێکردنی اتفاق و ویان نیەتی ڕێککەوتن لەگەڵ هەرێمی کوردستانە هەبێ بێگومان ئەمە دەکرێت قسە و باسی لەسەر بکرێ و بەو ئاراستەیە یاسایەکە ببرێت کە لە بەرژەوەی هەموو خەڵکی عێراق و هەموو خەڵکی هەرێمی کوردستان کرد بەڵێ ئەگەر ویستێکی ڕاستەقینە هەبێت و بەڵام دیسانەوە ئێمە دڵنیاین لە خۆمان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و لەوەی کەوا ئەو اتفاقە تعبیر لە ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستانەکە تعبیر لە بنەماکانی دەستورەکە و حکوومەتی بەڕێز سوودانیش نیەتێکی جددی هەیە و ویستێکی ڕاستەقینەی هەیە لە جێبەجێکردنی اتفاقەکە بێگومان بوونی ئەو اتفاقە کە خەڵکی عێراق ئەبێ بزانێ و خەڵکی هەرێمی کوردستانیش بزانێ لە بەرژەوەی هەموو خەڵکی عێراق و هەرێمی کوردستانە بۆیە هەر لایەنێک لە دژی ئەم اتفاقە بووە سەواتە لە دژی ئیرادەی خەڵکی هەرێم و ئیرادەی خەڵکی عێراق وەستاوەتەوە و ئەوەش گرفتێکی بەڕاستی ینی گرفتێکی هزری فکریە لەلایەن ئەم چەند کەسن کە نایەوێ ئەم عێراقی استقرار بکە نایەوێ ئەم هەرێمە بگاتە ئەو ئامانجەی کە هەیەی مەسلەی ڕێککەوتن لەگەڵ بەغدا و زامنکردنی مافەکاری موچەخۆرانی هەرێمی کوردستانە و بەدیهێنانی سەقامگیریە بەداخەوە ئەم جۆرە بیرکردنەوەیە لە بڕواایەدام ینی لە گرفتێکە کە پێویستە ئەو کەسانە مراجعی خۆیان بکەن لەو چوارچەوەیەدا چونکە هەر ئێتیفاقێک کە کراوە بە ئیرادەی ئازادانەی هەردوو حکوومەت لە قازاجی هەموو خەڵکی عێراق و هەرێمی کوردستانە ئێمە لە حکوومەت بەردەوام تأکید لەسەر پرینسیپە دەستوریەکان و تأکید لەسەر شایستە داراییەکانی خەڵکی هەرێمی کوردستانەکەین و ئێمە بە قەناعەتەوە پێبانەوەیە ئەم ئیتیفاقە زۆر لەم گرفتانەی کە پێشتر لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا هەبووە چارەسەر دەکات. باشە هەر سەردان سرەدەریە و کۆمەعامەلە بەغدا بشوەیەکی گشتی دیگەل هەرێما کوردستانێ دادگەها فێدراڵە عێراقی دوهیە و بریاراوێدا دوور درێژکردنا دەمێ پەرلەمانی هەرێما کوردستانی هەروساژی دوور حکوومەتە هەرێما کوردستانی هەلویستاوە چییە؟ ئێمە لە حکوومەتی هەرێم و بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم یەک ئامانجمان هەیە ئەویش ئەنجامدانی هەڵبژاردنە ئێمە داوا لە هەموو هێزولانە سیاسیەکان دەکەی لە هەرێمی کوردستان پاڵپشتی حکوومەت و پاڵپشتی بڕیارەکەی سەرۆکی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان کە لەوەی کە لە کاتی خۆیان هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەمە سیاسەتی حکوومەتی هەرێمە کە پێویستە بەدەر لە هەر بربەستێک بەدەر لە هەر هەوڵی لاوازکردنی دام و دەستگاکانی شەرعی هەرێمی کوردستان بێ ئەبێ ئێمە سووربی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن چونکە هەڵبژاردن لەو بڕوایەی ئێمە لە بڕوایەداین و قەناعەتێکی تاوامان هەیە تاکە ڕێگەیە بۆ نوێکردنەوەی شەرعیەتی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان تاکە ڕێگەیە بۆ ئەوەی حکوومەت باشتری بە باشترین شێوە خزمەتی خەڵکی خۆی بکە و نوێکردنەوەی شەرعیەتە بە ڕێگای هەڵبژاردن کە تاکە ڕێگەیە بۆ نوێکردنەوەی ئەم شەرعیەتە بۆیە ئێمە وەکو حکوومەت لەگەڵ ئەوەداین لە کاتی خۆیان هەڵبژاردن بکرێت و داوا لە هەموو هێزولانە سیاسیەکانەکەین کە پاڵپشتی حکوومەت و کۆمیسیۆن ببن لە سەرخستنی ئەم پرۆسەیە. دکتۆر جوتیار عادل پەیداری حکوومەتە هەرێما کوردستانێ تۆ گەلمەبووی بۆ دەمێبووری زۆر سپاس بۆ ئامادەبوونەتە.